خۆشەویستان لە ڕێگادا دوکانێکی زۆر جوانم بینی بە خێرتی سەر چاوم گۆزەی لێیە مەرکان و شتی زۆر قەدیمی جوانی لێ ئەودا زۆر پێم خۆش بوو جارێک لەو دوکانانە لادەم و بە ئێوەشی نیشان بدەم وەرن بزانم ئەو مەرکانە این تیروتارە مەرکانی چ سەلام عەلەیکم باش ماما حاڵکە گەلک بەخێر بێن سەر چاوەکەم یاخوا تەندروستیت باشە وەرە با بچینە دەرێ وەرە گەرمایە یا ربی بەخێر بێن سەر یا ربی سەلامت بی قەلبت ساغ بیتن بەخێر بێن سەر تەندروستیت باشە والله بەتەمای خۆباش دەبی شان بە سەلامت بن خەرچی چێن دەرێ بەخۆی ئەمە ئیدای مەسیفینە لای مەسیفی عادەتەن خەرچی هەولێرە ئەو قسەیان هەیە دەرێ بەتەمای خوای ئەرێ والله سەرچی زۆر جوانەوە نیە بەخدا ئەرێ والله هەموو شتێک هەدیر بینیم بەتەمای خوای والله بەتەمای خوای ئینشاڵڵا باش دەبیتە سەلامت بزانم ئەو شتە جوانانە لە چێ دەینی ئەتۆ بەخوا ئەو شتە جوانانە ئەکە بە زۆری برێ ئێرانە کەرکووکە ئەکە ئەو تەندروشتانە برێ کەرکووکن وەرە باچینەکەن ئەو تەندورەی کاتی خۆی هەمان بوو داپیرم ئەستوچی خۆشی لۆ دەکردین هەزار ڕەحمەتی لێ بیتە ئامین لەگە مردم لایەتی ئەو برێ ئەو تەندورانە ئەوانە هەموو لە کەرکووک بەس داپیرم بەخۆی دروستی کردبوو یعنی دەکا بام بخۆی الآن ژنی قەدیم هەیە بەخۆی تەندورەکەی دروست دەکات جاروێ لە منتیقەچی یەکێک تەندورەی دروست دەکات گەڕەکەم و خڕدەفتەوە دەستی ئەستوچی دەکات زۆر خۆشە ئێوارە ئەدە و تەندورانەی چێن دەرێت ئەوە کەرکووکنەوەوانە هی کەرکوو چێ ئەوە کەرکووکن ئەوانە ئێرانن باشە ئەو گۆزانە لێرە دروست ناکرێتە بە قورئان لێرانە برێم وڵا خۆ وەختی خۆی دروستیانە کرد لە هەولێرێ بەس ئەڵعانەکە نازانم ڕۆ وەستایەکە نایە نازانم چییە ئەگەر وەختی خۆی لە هەولێرێ وەستایەکی باشی لێ هەبوو ئەو گۆزانی دروستەکرد جەڕی دروستەکرد لەو گۆزەیە ئەوە چیان تێدا ئاران وەچی گوشی بوو قەدیمەکە تەڕیان دەکرێت تاوەکە زیاتر ساردبی ئەجا ئاو لە ناوی بەڕاستی تامەچی دیکەی هەیە ئێستاش هەندێک گۆزان هەنا بەس ئێرانە دەوەرە نیشانم دەوەرە بزانم چی دیکەت هەیە ئەو شتە جوانانە ساردی لە بۆ چ؟ ئەتە ئاوکە سارد بیتن کامە؟ ئەوانە ئەوانە؟ ئەوە ئێستا ئەوە کوپەی ئاوێن ئەوانە ئەو پڕۆکیان تێوە ئەلان جازماوە هەتا جوانتری شەوە لە گوشت و شتی دیکە چی دیکەت هەیە؟ وەڵا ئەشیان کە بێ ئەو کوپانە ئێران ئەوانە ئەو کوپانە شەمی ئێران ئەوە ئێرانە بەس ئەوانەیە هەموو کەرکووکن کەرکووکە یانی لە کەرکوو زیاتر ئەو شتان دەکرد لە هەولێر و مەسەلەن زەیدیکەوانە دروست ناکرێت بە قورئان لە هەولێر نەرم دروستیانە کرد بەس نازانم ئێستا کە زەحمەتە ئێستا زەحمەتە بەس ئێستا برێ لە دووس خرماتوی دروست دەکەن لە بەغدایە دروست دەکەن لە کەرکووکێ دروست دەکەن بەس بەخۆت ڕۆژانە سعات چەند هەتاتە مەسەلەن دوکانەکەی دەکەیەوە بە قورئان شەوانە بخۆم لێرە دەمینێمەوە لێرە دەمینێ شەوێتە سعات یەک و دوو شێوە دوکانم هەیە باشە گەشتیار زۆر بێرە دادێن لا بدەن شتەکانتیان پێ جوان بیتن ئەرێ وەڵە گەشتیار هەمیان دێن وەڵی عارەب دێن ئی هەولێرێ دێن ئی سولێمانی دێن چ شتێک زیاتر دەفرۆشێ لە کنەتۆ بەخوا ئێستا وەختی کوپێ ئاوێ وەختی ئەو تنزان بە نەخشانەیە ئەو تنزانە هەیە ئێستا فەسلی ئاوی ساردە ئەرێ وەڵا ئێستا هەندێک ئاوم لەو کوپەی کردیە لەوتی دینێ بەخوای ئاوی گەرمن تێکردیە ئەو ڕۆژە ئێستا دەست دێدەی بە فری بکە نەکو کوپی قەدیم ئەوانە کوپی قەدیمن ئەکە زۆر کەسێ دەرێ با بە کوپی قەدیمی کەرکووکی ئەوان هاون ئەدە باختەی خۆش تەبیت خوا ئەو کوپەشی لە ناوبێ ئەسران یان ئێواران شفتی و نانی بخۆی ئەتە بێزگە لە شفتی و نانی یعنی هەر ئاوەکە بەخۆی تەسخیەی دەکاتن هەر لە بۆ کلەیەکە وێکە بەڕاستی وەڵڵای ئەوە قڕە ئەو ئاوی بەخۆی زیندی دەکاتەوە ئەو ئاوە هەر بەخۆی تەسخیە دەبیتن خوازانین لە بۆ کلەی دەرەجەیەکە باشە کوپەکە لە چەند دەرا؟ ئەوتانە ئەوە بەس دەستخەمە ناوێ؟ ئەو لە بە ئەو ڕۆژە چەند ساردە ماشەڵڵا باشە ئەو لە قوڕی دروست دەکرێەوە نیە؟ ئەوە قوڕە لێ ئاوی لە ناوی ئەوە لە بۆ تێستی دادنایە؟ ئەوە هەلەوەی خەرک بێتن خەرک بێ دەست بکات یان شتەکە بە عەمەلی ببینێتە وەڵای زۆر خۆشە ئەو کوپانە قسەی ڕاستی استیفادە گەلێک زۆرە کە ڕۆژی معلیمە کاتەکنە من وتی ئەم لە مەسرم
قلت لمصر قلت خوازا لمصر مارنيا جوزك وبيتي دانا بيتي كز عائلة وين أخواتو حمي لو جوزك وبان دخل يعني أو جوزي هر إخر كردستان وكردينيا لهم لا زيتي والله هم زيتي عليه والله باشا ولد هندك ها بوكش تزور زوانم دي هندك باسيوان شنو بوقتا إيه ولا بزانم أنا لتشي ديني أو بوكش مثلا أو بيكرانا هم إيراني عليه والله هم إيراني ما شاء الله إيران زنده زرنجينا بقران كاسب ها خوازاني معمل كان حكومي شنيا هم أهلنا إيه لما ران دروستكن لما أنا علي بخدا علي والله لما ران دروستكن بس ليش كسي زرنجين ماني بس نازل بقران ليش هنا بس يأنا نازم لو قالك اهتمام بنا قال أخو ليش إنساني باش وتساج تلاقي راست أيوة والله علي والله أو جنو أو بياوا قلت السر كان زور فيهم زوابه ها جوزك لسر شاني خوي دانا أو نافوري أنا نافوري أنا دستان خوش بيتن يا أخوة